هاي هجنو پیاوی من دی بو غریان دا تو چیش العالم ولی بابا دویان کردی ايه ده سعدي قصة طبروا خوالي تشيش العالم دايا اخبزانم بو غریان دا لا تشيش بخلقي دي زانا كان ضمن نبي تاودري خلق بكي کرا او کزانا زانیم کو فێری تو کرد دا ها دا باب تشي فرازكي باب بكي برو باشه بابا سو نكو بينو بأما هني ئاگادار بە لەسەر چەند لە ڕۆی نێستا ئەو ئاوێنانە بۆ جوانی نییە سەریان کە جارجار ئاوێنە ئەو ئاخم مرۆ چەند دەموچاوم هەبێ ئاوا بڕۆ بڕۆ دێ بڕۆ ئەرێ تۆ بۆ پێ لەسەر برێکدانێ کوڕ زۆرە ترسم سارە بینم لە دوورۆزان بەرە ڕووی کوا یەک ساری لێ نییە سرسم مەترسە ئێستا چی بکەم بڕۆ هەر بڕۆ تا ئەو سوڕانەوە سوڕینەوە وەڵڵا پێچکردنەوە بە من مەڵێ کورە ئاسانە ئاسان ئاگادار بە ڕسوول الله ئەو سارەیە بەخوا بۆ دوورە کورە دوورە بە قوربان لە سایدەکەی و بەرە لە بەرچای منە زۆر نزیکە لێمەوە بڕۆ ئێستا چی بڕۆ بکەم؟ ئێستا ئەسوڕینەوە ئاگادار بە هێواش کوڕم دەی بڕۆ کەسی لێ نییە بڕۆ الله. بڕۆ دێ واشتی لەسەر ڕەسی بڕۆ خۆی ئەڕوا خۆ خەتای من نییە بەڵێ خۆی ڕوا بڕۆ ماوە چۆنی وا بکەم بڕۆ دەرەگە سوکارەکە ئاوەت وەڵڵای ئاسانە بەخوا ئادەی هێواش کورە بۆ چۆ کاکە بۆ چۆ ئەم لا بکرە ئەو خەتە خوارم تەنیشتم خەتە ڕسوول الله کوڕم بەخوا لەو کابرایان نەدەی لەو کابرایان بووکە تۆ لێ خوڕی بە خیاڵمان نایە بۆچی ئێستا هێواش ئاگادار بە لەم ناوانە ئەبێ بزانین چۆنە سوڕیتەوە بۆچیەوە ئەو خەڵکە باوکە یان لێ نێم ئاگادار بە هێواش بسوڕێنەوە قورسامە هێواش